لە دوایەوەی خەلیفە حەفتەر نەیتوانی تەرابلوسی پایتەخت کۆنتڕۆڵ بکات و ڕوبەڕووی بەرگری توندی هێزەکانی حکوومەتی تەبایی نیشتیمانی بۆ و ژمارەیەکی زۆر لە هێزەکانی کوژران و ژمارەیەکیشی بەدیل گیران و سەرەتای شکستی هێرشەکەی بۆ خۆی و پشتیوانەکانیشی دەرکەوت. لەم کاتەدا پشتیوانە ناوچەی و خۆراواییەکانی دەیانەوێت لە شکست ڕزگاری بکەن. لە کاتێکدا ئەنتۆنیۆ گۆتێرێسی سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان لە لیبیادا بۆ ڕاستەوخۆ داوای لە حەفتەر کردبوو هێرش نەکاتە سەر پایتەختی وڵاتەکە، بەڵام ناوبراو کە پێشتر لەلایەن ئیمارات و سەعودی و میسرەوە یارمەتێکی گەورەی لۆجیستی پێشکەشکرا بوو. فەڕەنساش چرای سەوزی بۆ هەڵکرد، داواکەی ناوبراوی ڕەت کردەوە و هێشتا تەرابلوسی بەجێ نەهێشت بوو هێرشی هەمەلایەنەی دەست پێ کرد. ئەوە پەراسۆنە بەرفراوانە کە بە بەشداری دەستگای هەواڵگری فەڕەنسا دەستی پێکرد بوو دوای چەند ڕۆژێک لە چەقینی فەڕەنسیەکان لە ترسی دەستگیرکردنیان لە ڕێگەی تونسەوە خۆیان گەیاندەوە وڵاتەکەیان. بەڵام حەفتەر لە ئاتۆڵەی شکستەکانیدا ناوچەکانی دانیشتوانی کردە ئامانجی چێکە قورسەکانی و تا ئێستا زیاتر لە 75,000 کەس هاوارە بوون و بە هەزارانیش کوژرا و بریندار بوون. فایز سەراجی سەرۆکی حکوومەتی تەبایی نیشتیمانی لە دوای سەردانەکەی بۆ فەڕەنسا و چەند وڵاتێکی تری یەکێتی ئەوروپا لە ڕوونکردنەوەی دۆخی وڵاتەکەیدا سەرکەوتوو بوو، بە تایبەتی حکوومەتەکەی لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بەدەسەڵاتی شەرعی و یاسایی لیبیا ناسراوە و حەفتەر هیچ شەرعیەتێکی نییە. لە دوایەوەی حکوومەتی تەبایی نیشتیمانیە ڕایگەیان کە گرێبەستی کۆمپانیای تۆتاڵی فەڕەنسی بۆ نەوت و غاز نوێ ناکاتەوە، ئەو بەرارە گوشارێکی گەورەی لەسەر حکوومەتی ئیمانوێل ماکرۆن دروست کردووە. بۆیە سەرۆکی فەڕەنسا حەفتەری بانگێشتی پاریس کردووە بۆ ئەوەی ئاراستەی ئاشتی قبوڵ بکات. بە تایبەتی لە دوای شکستەکەی خۆراواییەکان داوای ئاگربەست دەکەن کە پێشتر تەنانەت ڕێگر بوون لە ڕاگەاندراوێکی ئیدانەکردن لەلایەن ئەنجومەنی یاساییشەوە. یاسادانەرانی ئەمریکاش لە کۆنگرێسی وڵاتە دەیانەوێت دۆسیەکە بجوڵێن و ناوبراو بدەنە دادگا، چونکە حەفتەر بۆ ماوەی 25 ساڵ لە ئەمریکا ژیاوە و ڕێگەزنامەی ئەمریکی هەیە. دەیانەوێت داواکەری گشتی لێکۆڵەوەی لەگەڵدا بکات لەسەر و تاوانانەی لەم دوایەدا لە لیبیا ئەنجامی داوە، لە کوشتنی خەڵکی سڤیل و ئاوارەکردنی هەزاران کەس و بەکارهێنانی چەکی دەرەکی کە وڵاتە لە ژێربەندی حوتی نەتەوەی گرتوەکاندایە و نابێت چەکی پێ بفرۆشرێت. ئەمە سەرڕای ئەوەی چەند سەرکردەیەکی لەلایەن دادگای تاوانە نێودەوڵەتیەکانەوە داوا کراون، چونکە تۆمەتبارن بە کوشتنی دیل و زیندانیەکان بەبێ دادگایی کردن. سەرچاوە لیبیایەکان ڤیدیۆی چەند بڵاو کردەوە کە ئاماژەیە بە گەیشتنی چەکی پێشکەوتووی زرێپۆشی تورکیا بۆ پشتیوانی لە حکوومەتی تەبایی نیشتیمانی. ئەمەش لە دوای لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان هات کە ڕایگەیان بە هەموو شێوەیەک پشتیوانی لە حکوومەتی تەبایی نیشتیمانی لیبیا و گەلیە وڵاتە ئەکات و ڕێگەنادات سووریایەکی تر لە وڵاتەدا دروست ببێ. ئەردۆغان پێشتر وتبووی حکوومەتی تەبایی نیشتیمانی شەریەتی لەگەلەوە وەرگرتووە، بەڵام حەفتەر لەلایەن هەندێک وڵاتی عەرەبی و ئەوروپاوە پشتیوانی دەکرێت. فەڕەنسا و کوڕکەبەرێکی مێژوویی سیاسەتەکانی ئەمریکا بۆ ئەردۆغان ئەسیارێکی زۆری دروست کردووە، هەر لە هەڵوێستەکانی لەبارەی ئەرمەنەوە تا دەگاتە هەڵوێستی لە قوبرس و باکووری سووریا و ئێستاش پشتیوانی لە حەفتەر. لیبیاش وەکو دەواازەیە فەریقا و خاوەنی هێدەیەکی گەورەی نەوت بۆ بەرهێنانی تورکیا زۆر گرنگە، بۆیە پێچێ لە داهاتوویەکی نزیکدا هاوپەیمانەتێک پێک بهێنێت لەگەڵ هەندێک وڵات کە چاوەڕوان دەکرێت ئیتالیاش بەشداری تێدا بکە، بۆیە ئەو پەیوەندیە بەهێزەی کە تورکیا لەگەڵ ڕووسیا هەیە. دوور نییە سیاسەتی وڵاتەش لەبارەی لیبیاوە بگەێنێتە هاوسەنگی، بۆیە ئاماژەکان بۆ ئەوە چەند کابرەی حەفتەر لە ئاریشەیەکی گەورەدایە.